سەبارەت بە شێوازی مامەڵەکردنی خوێندکار و خێزان لە دوای وەرگرتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەکان هەڵبەتە ڕەچاوکردنی باری دەرونی خوێندکار لە کاتی وەرگرتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەکان پێویستە چۆن بێت، هەروەها پێویستە خوێندکاران و هەروەها کۆمەلگا بەگشتی چۆن لە قۆناغی دوانزەی خوێندکاران بڕوانن. بۆ مەبەستە ئێمە لە ستۆدیۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کوردە ئەحمەد کە بەڕێزیان کۆمەڵناسن و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەن. کوردە خان سڵاو لێ بێ باش. سڵاو لە جەنابتون لە تەواوی بینەری بیسەرەکانتان بە هیوا ڕۆژێکی خۆش بۆم لای. سپاس بۆ تۆش هەروەها کوردە خان ئەمە چەند ڕۆژەکە خوێندکاری دوانزە نمری کۆتاییان وەرگرتووەوە ئەنجامی تاقیکردنەوەکانیان بۆ هاتوۆتەوە. جا بەگشتی لە ئێستادا سۆشیال میدیا بەگشتی هەروەها کەناڵ تەلەڤیزیۆنیەکان لەناو کۆمەڵگە خۆشی دەنە خێزانەکان قسە و باسێکی زۆر هەیە لەسەر ئەنجامی تاقیکردنەوەکان بە بەردەوامی پرسیار لە خوێندکار دەکرێت، بە بەردەوامی ئیتر پرسیاری ئەرێنی پرسیاری نەرێنیش بە ڕووی خوێندکاران نەدەدرێت. جا دەمێت بزانم شێوازی مامەڵەکردنی ئەم دۆخی خوێندکار دەبێت چۆن بێتابێت، چۆن ئێمە لەگەڵ خوێندکارانی پۆلی دوانزەدا چۆن تەعامولیان لەگەڵا بکەن و خێزانانی کە خوێندکاری دوانزەیان هەیە بەگشتی ئێمە چۆن بتوانین کە بە شێوازێکی دروست لە ئەنجامی تاقیکردنەوەکان ئەمە پرسین. سەرەتا پیرۆزبایی بۆ هەموو ئەو خوێندکارانی کە لە قۆناغی پۆلی دوانزە بوون، ئەوانی کە سەرکەوتو بوون و نمرەی بەرزیان هێناوە دەستیان خۆش بێ و سەرکەوتو بن، یەکەم هەنگاوی سەرکەوتنیان بڕیوە و ڕێگێکی دوور و درێژ چاوەڕیانەکە و ئەو خوێندکارانشی کە هێشتا دەرفەتێک ماوە یاخۆ چەند دەرسێکیان هەڵگرتوتەوە یان بە جۆرێک لە جۆرەکان کارێک هاتوۆتە پێش نەیانتوانیەوە سەرجەموانەکان تەواو بکەن. لێرە هەر پیان دەڵێم دەستان خۆش بێ هەنگاوێکی گرنگتان بڕیوە، ئەو ترس و ئەو فشارە دەرونی کە بۆ خوێندکار دروستە بێت لە پۆلی دوانزە ئێوە هەندێکتان ئەزمون کردووە تێگەیشتن بەو جۆرە نییە کە لی دەڕوانن و ئەو حەجمە گەورەی کە پێی درا بە پۆلی دوانزە هێندە بۆ ئەندازەیە قورس نیە و هێندە بۆ ئەندازەیە کاریگەر نییە. لە کوێی پرۆسەی وەزارەتی پەروەردەیە کە داخێکی زۆرە، ئەمە جێگەی زۆر جێگەی نیگەرانیە، هەموو وەزارەتی پەروەردەمان کورت کردوێتەوە لە پۆلی دوانزەیە، یعنی هەمومان ساڵانە چاومان لەوەیە کە پۆلی دوانزە و خوێندکارانی پۆلی دوانزەمان چۆن نمرە دێنن و هەمووشمان دەزانین لە کۆمەلگا هەموو خێزانەکانی کە خوێندکاری پۆلی دوانزەیان هەیە بە درێژەی ئەو ساڵە لەژێر فشارێکی دەرونی و کۆمەڵایەتی و خێزانیان کە هەمویان پێویستیان بەوە هەیە ئارامی بپارێزن، گەشت و سەیرانەکان ڕابگرن، ڕۆتینی ژیانیان بە هەموو شێوەیەک بگۆڕن لە بەروی خوێندکارێکی پۆلی دوانزەیان هەیە کە ئەمە خۆی لە خۆیدا گرفتێکی گەورەیە بەڕاستی، چونکە هەم پەیوەندی خێزانەکان هەم پەیوەندیەکانی نێوان ئەندامانی خێزانەکەش بۆ ماوەی ساڵێک یان ئەگەر خوا نەخواستە بێ بە 2 ساڵ بۆ ماوەی 2 ساڵ کەم کورتی تێکەیە. بە هەر حاڵ ئەم بابەتی پۆلی دوانزە بە شێوە گشتێکی پێویستی بەوە هەیە پلانێکی باشتر و ڕێگەیەکی تەندروستری بۆ بدۆزێتەوە. ئێمە ساڵانە بینی خوێندکارێکی زۆر لە ژێر ئەو فشارەیە تووشی گرنگ دەرونیە بێ. بۆ نمونە ئەم ساڵ بەداخێکی زۆرەوە کە 2 خوێندکارمان لە کاتی تاقیکردنەوەکانە کۆچی دوایی کرد، یەکێکیان لە سترێسێکی زۆری تاقیکردنەوەکان لەناو تاقیکردنەوەکان، یەکێکیان لە کاتی ڕۆشتنی بۆ تاقیکردنەوەکان تووشی ڕووداوی هاتوچۆ بوو. بۆیە ئەم فشارە زۆرەکە خوێندکار هەندێک جار ناتوانێت بەرگەی بگرێ، هەندێک جاریش بە جۆرێکە هەرچی ئامادە سازێکی کردووە ئەوەندە فشارەکە زۆرە ئەوەندە ترسەکە زۆرە کە ناتوانێت ئەو زانیارێنی پێیەتی بە شێوەیەکی گشتی بخاتە سەر پڕی تاقیکردنەوەکان کە ئەمەش خۆی لە خۆیان گرفتێکی ترە. ینی ئەگەر دیقەتێک بین و بەراورد بکەین دەبینین لە هیچ کام وڵاتانی دنیا پرسی پۆلی دوانزە ئەوەنە گرنگ نییە و فشارێکی زۆر بە خوێندکار دروست نابێت. کوریای باشوڕک و ئێمە بێسەبەت ینی ئەبینین لە هەموو دنیا شێوازی پۆلی دوانزە گۆڕاوە بە شێوازێکی تر بە جێگەیەکی تر خوێندکار یارمەتی ئەدرێ پاڵپشتی ئەکرێ فشاری بۆ کەمەکرێتەوە و حەز و خولاکانی لە بەرچاوە گیری ئاسی زیرەکیەکە لە قۆناغەکانی ڕابردووە لە بەرچاوە گیرێ، چونکە هەمومان مرۆڤی ڕەنگە دۆخێک بێتە پێشەوە پۆلی دوانزە ناتوانینەوە نمرێ بەدەستبێنین کەمە بەسمانە. بۆیە لە بنەڕە تا پێویستی بۆ هەیە کە وەزارەتی پەروەردە پلانێکی استراتیژی باشتری هەبێ بۆ سەردەم قۆناغەکانی خوێندن بەتایبەت قۆناغی پۆلی دوانزە کە دەواازەیەکە بۆ دەستپێکردنی لەگەڵ وەزارەتێکی ترە. کاتە تا چەندێک سیستەمی پەروەردە و فێرکردن لە وڵاتی ئێمە دەتابەتی لە کوردستان توانێتی هاوسەنگیەک ڕابگرێت لە نێوان پەروەردە و لە نێوان مەعریفەتدا. ئایا خوێندکاری ئێمە لە ڕووی هەبوونی مەعریفەت و هەروها پەروەردەی و هاوسەنگن توانراوە لە مەنهەجی خوێندندا ئەم دووشتە ڕەچاو بکەوە یەک دروستە. یەکێک لە هەنگاوە زۆر گرنگەکان لە ناوپرسی پەروەردەیە ئێمە چەمکی فێرکردن فێری
خوێنکارەکانمانەکەین لە بنەڕە تا پەروەردە و فێربوون هەیە پەروەردەکە پێش فێربوونەکەشە یعنی تۆ پێویست بەوە هەیە پەروەردە بکەی دوجار ئەو فێربوونی کە دەدەوێت بە سیستمەکە بێ بە بەها کۆمەڵایەتیەکان بێ بەو بەهانی خۆی پرۆسی پەروەردەواتە فێربوونی میکانیزمەکانی ژیانکردن ئێمە هەر چاکێک فێری ئەوەی ئەەکەین کە لە داهاتوە ببێ بچی ینی ئێمە هەموو پرسەکە ئەوەندەیە باشە کە پرسەکە ئەوەندەیە ئێمە یەکەم جارێ تاکەکە پەروەردە بکەین دواتر فێرکردنەکەی بۆ ئەنجام دەین ینی بۆ نمونە لە 10 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستان زۆرینەی خوێندکارەکانمان هێشتا ڕێنووسی کوردی نازانن ینی 10 ساڵە ئێمە بەم خەمەوە گیرۆدەین ئەمە یەکێک نییە لەو پرسانی کە دەبێت هەوڵی چارەسەرکردنی بین ئەی پۆلی دوانزە کە هەموو ڕۆژێک بە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بە فشارێکی زۆر و بە بایکۆت و بە ناڕەحەتێکی زۆر و دەچنە قوتابخانە ئەی نابێ ئەم دۆخە خوێندکار ڕەچاو بکرێت ینی هاوکاری بکرێت ینی ئەم گۆڕانکاریەکی بۆ دروست بکرێت خودی مامۆستا خودی فێرخواز کە دوو پایی بنەڕەتین لە ناو پرۆسی فێربوونە هەردووکیان دۆخە ژینگە پەروەردەیەکە وای خواستوەکەم کورتێکی زۆر هەبێ بۆیە لە بنەڕەتە ئێمە پێویستمان بۆ هەیە جارێکی تر بۆ وەزارەتی پەروەردە پلانێکی وردی بەدواتە چۆنمان هەبێ و سەرجەم ئەو گرفتانەی کە هەن ینی چارەسەر بکرێت چکە تۆ ئەگەر ئایندێت ئەبێ پرسی پەروەردە چارەسەرکێ یعنی یەکێ لەو خەلەلانی کە زۆر گەورەی لە هەرێمی کوردستان هیچ کام لە بانگەشەکانی هەڵبژاردن کەەوە خۆشببختانە جارێکی تر نزیکە بینەوە لە پرسی هەڵبژاردن تا ئێستا پرسی پەروەردە ئەو لەبێت نەبووای کەسێک نەهاتووە بانگەشەکەی ئەوە بێ کە پرسی پەروەردە ئاگۆڕێ ینی ئەو کەسانەشی کە دەچنە پەرلەمان هەمومان دەزانی کەسانێکن زۆرینیان پسپۆری پەروەردەین و کەسانێکن ڕێزمان هەیە ئەوانش پێویستن گۆرانی بێژن هەر بابەتێکن هەر دۆخێکی ترن بەڵام ئەوانە لەسەر پرسی پەروەردە ناتوانن گرنگی ڕاستەقینەکەی پرسی پەروەردە بزانە یاخود ئەو ژمارێکی زۆر لە ڕاوێژکارمان هەیە کە دەتوانێت لە پرسی پەروەردە ڕۆڵی هەبێ و ساڵانە بودجێکی ئێجگار زەبە لە حیان بۆ سرف ئەکرێ ئایا ناتوانن کۆنفرانسێک ببەستن کۆبنەوەکی پەروەردەیی بکەن ئەم دۆخە پەروەردەیی کە هاتۆتە بەردەم و ئەو فشارە زۆری کە بۆ خوێنکار هەیە و معریفەکەی لەلایەکەم کورتی هەیە و کەساتەکەی لەلایەکەم کورتی بۆ دروست بووە تاکەی چارەسەری نەکەین تاکەی ئاوە بەم جۆرە کراوەیە بمێنێتەوە بۆیە ئەگەر ئەمە چاوەڕێی ئایندین دەبێت لە بنەڕەتە پرسی پەروەردە بێتەوە پرسێکی ئەو لەبێت کوردەخان ئەوەی کە جێگەی پرسیارە بەڕاستی کە ئەوەی کە نەخاشی لەسەر بکەین ئێمە بە بەردەوامی ئەوە دەبینین لە ناو خوێندکارانی پۆلی 12 کۆتا قۆناغی خوێندنی ناوەندیان ئامادەیان سرێتێکی زۆر هەیە لە کاتێکیشدا ئێمە وان لە پرۆسی پەروەردە دەڕوانین و بەڕاستی بەداخیشەوە ئەنجامەکان وامان پێ دەڵێن ئەوانەی کە زانکۆ پەیمانگەکان و خاوەن بڕوانە من ئەوە دەری دەخن کە پرۆسی پەروەردە لە وڵاتی ئێمەدا و بەڕست پێش ئێستا ئاماژ پێ کرد سستە لاواز یاخود گرنگی پێ نادرێت کەواتە کە ئەم جۆرە هەیە بۆچی خوێندکار لە لایەکی دیکەوە وا لە خوێندکار دەگەێنێت کە قۆناغی 12 قۆناغێکی زۆر چارەنووسازە مستەقبەلە ئایندی تۆ بەندە بە قۆناغی 12 ئەمە لەگەڵ کۆمەڵگەی ئێمەدا گونجاوە ئەم تێڕوانینە لە ڕاستیدا ئەم بابەتی کە جەنابەت تیشکی خستە سەر یەکێکە لەو بابەتانەی کە خێزانەکان خۆیان خودی ئەم گرنگیە بۆ خوێندکارەکانیان دروست دەکەن هیچ نەبێ ئومێدێک دەدەن بە خوێندکارەکانیان کە لە ناو پرۆسی پەروەردەکردنا دەتوانیت لە ناو پرۆسی خوێندنا دەتوانیت پۆلێک هەیە کە هۆکارێک بێ بۆ ژیانێکی باشتر هۆکارێک بێ بۆ ئەوی گۆڕانکاریەک لە ژیانی داهاتوو تا بکەی هەمومان دەزانی هەموو دایک و باوکی ئاواتی ئەوەیە کە خوێندکارەکەی بچێتە کۆلێژی پزیشکی لە کاتێکە بوونی پەرستارێکی باش بوونی مامۆستایەکی باش بوونی توێژەرێکی باش بوونی کەسێکی بواری سیاسی باش گۆڕانکاری گەورە زۆر گەورە لە کۆمەلگا دروست دەکە ینی ئێمە ئەگەر مێژووی مرۆڤاتی بخوێنینەوەیە دەبینی زۆر گۆڕانکاری دروست بووە لە کاتێکا کە ئاستی پەروەردەکەش یان ئاستی معریفەکەی وەکو جەنابەت وتت لە پرۆسی فێرکردنا هێندە باڵاش نەبوو بێ بۆیە هەموو پۆلی هەموو قۆناغەکانی خوێندنمان فۆکسمان خستۆت تشکمان خستۆتە سەر پۆلی 12 لە بەرامبەریشە لە هەرێمی کوردستان بەداخێکی زۆرەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە نزیکی 700,000 خوێندکارمان هەبووە فێرخوازمان هەبووە کە قۆناغی زانکۆی تەواو کردو دواتر لە ماڵەوە دانیشتووە ینی هیچ هەلێکی کاری بۆ دروست نەبوو ئێمەش هەمومان دەزانین کاتێ بمانێ گۆڕانکاری کۆمەڵاتی ڕووبا بەهۆی گەنجەکان ڕوودەدا گەنجەکان سوتەمەنی و بەرهەمهێنەری
خودی گۆڕانە کۆمەڵایەتەکان خودی هەنگاوەکانی بەرەو پێشتونی ینی هەریەک لە ئێمە لە خێزانەکانی کە لا دەرەوەی نیشتەجێن تەنها لەبەرەوەی مناڵێکی زیرەکیان هەیە هەموو خێزانەکە لە پای ئەو مناڵە زیرەکە حەساوەتەوە ینی ئەوەندە گرنگی دەدرێت بە ئارامی و دروستکردنی ژینگەیەکی ئارام بۆ خوێندکارێک کە ئاستێکی باڵاتری هەیە کە توانە و بەهرەیەکی زیاتری هەیە بۆیە یەکێک لەو بنەمایانی کە لە هەرێمی کوردستانە ئەوەیە زۆرینەی خێزانەکان خواستیان ئەوەیە کە خوێندکارەکان بچنە قۆناغی 12 و نمرێکی بەرز بەدەست بێن و جواجارش بنە کۆلێجی پزیشکی تەنها کۆلێجی پزیشکی کە بەداخێکی زۆرەوە بڕیاتە هاتووە ئەم ساڵێژی تر لە مۆلا ئەو کەسانی کە دەبنە پزیشک ئەگەری چانسی دامەزراندن نایانگرێتەوە کە ئەمەژێکێکە خۆی لە گرفتەکان ینی ئێمە هەموو چۆنەڵێ فۆکس و ڕاگەاندەکانمان لەسەر پۆلی 12 چەند خوێندکار هێن نمرەی بەرزی هێناوە ئەی دواتر کە هەنگاوەکانی تری ئەوە یەکەم هەنگاوە بۆ دەستپێکردنی پسپۆڕی ئەی دواتر هەنگاوەکانی تر تەنها دەمێنێتەوە کە هەموو هەوڵ و تواناکانی خۆی سرف دەکات لە پسپۆڕی هەکا بەدەستی دێنێ دوجاریش دەبێت لە ماڵەوە دابنیشێ ینی ئێمە سود لە توانای گەنجەکانمان وەرناگرین دەبێت ببوورە کاتە دەبێت پلانی پەروەردە چی بێت جیاواز و منهەجێک کە بە خوێندکار دیاری کراوە ئەمان خوێندنەکە دەکەن نمرەی بەرز دەهێنن ئەو تا بەڕێز باس لەواکە کە کۆلێژی پزیشکی کە هەر کۆلێژە گرنگ و تەرەنووسازەکان نەخشازەکان ژیانی خەڵکی بەکوی کۆلێژی پزیشکیەوە تا بڵێن ئەو دکتۆرانە ژیانی خەڵکی ڕزگار دەکەن کە بڕاستی مەسەبێکی گەورەیە مەسەبێکی زۆر گرنگە بوو هەر لەبەر ئەوەشە بەرزترین دەرەجی بۆ دانرابام لەگەڵ ئەوە ئەوانی چانسی خوێندن لەدەست ئەدەن کاتە پلانی پەروەردە دەبێت چی بێ بۆ خوێندکار بەگشتی بە دوای چۆن بتوانن کە بژێوی ژیانیان دابێت کە چۆن بتوانن هەریکاری باشیان هەبێت بەدیلی خوێندن چی بدۆستنەوە لە ڕاستیدا ئەما بێ یەکێک بێ لە پرسە ئەولەوی و استراتیژیەکانی حکوومەت بەشێوە گشتەکەی کارنامەی حکوومەتە هەبێکە کە پلانی چییە بۆ ئەو گەنجانەی کە ژمارێکی زۆر ئێجگار زۆر زانکۆمان هەیە و ساڵانە جۆرەها خوێندن لە هەرێمی کوردستانە فێرخواز دەرەچێ خوێنکە فێرخواز بڕوانامە بەدەست ئێهێنێ پلان چییە بۆ هەموو بڕوانامە بەدەست هاتووی کە هەن ئەمە یەکێکە لە کارنامەی حکوومەت دەبێت لەم بوارەیە توێژینەوەی هەبێت دراسی هەبێت و دوجاریش ئەو تاکانەی ینی کەم نییە لە 700,000 دەرچوت هەبێکە کە هەلیکاریان ڕەنگە 100,000 یا 200,000 دەستکەوت بێ هەلیکاریان دەستکەوت بێ ئەوانی تر هەمووی لە بێکار ماونەتەوە ینی ئەمە خۆی لە خۆیدا یەکێکە لە گرفتەکان ئەجا پاشان یەکێک لە ئەولەویەتە زۆر گرنگەکان لە ناو سیستمی حکومڕانیە ئەوەیە فەلسفەی پەروەردە چۆنە لە وڵاتەکەدا ئەتەوێت تاکێکی چۆن بەرهەمبێنی ینی ئێمە گەیشتوونەتە قۆناغێ نەوەکانی ئێمە لە ئێمە زۆر باشترن لە بەرەوەی زمانێکی باشتر دەزانن تەکنەلۆژیا زۆر شارەزاتر و بە ئەزمنترن لەیان ئێمە چۆن سوودمان لە توانانی ئەوان وەرگرتو هەمومان دەزانین بەکارهێنانی تەکنۆلۆژیا چۆتە ناو سیستمی پەروەردەوەی جیهانیەوە وای لێ هاتووە ئێستا زیرەکی دەستکرد پلانی بۆ داعادێک کە بە شێوەیەکی تر بێتە ناو پرۆسی پەروەردە و فێرکردنەوە ئێمە هێشتا لەگەڵ تەکنەلۆژیا و سیستمی پەروەردە هێشتا هیچ دەست و پلێکمان نەرم نەکردووە لەگەڵ سیستەم بەڕاستی وایە کوردەخانەوەی ئێستا لەنەوەی پێشخوان زیرەکترە زیرەکیەکە هۆکارەکە چیە لە بەروی هەموو ژینگەکە هەموو دایک و باوکەکان ئەوەندە لە خەمی مناڵەکانیانە زۆرترین خزمەتیان پێشکەشەکەن کە خۆی لە خۆیان ئەمە دەستکەوتە ینی ئەمە بۆتە دیاردەیەکی جیهانی کەنەوەی تازە زۆرتر بەرکەوتنی هەیە لەگەڵ تەکنۆلۆژیایە و زۆرتنی زمانی تر ئەزانیانی بە بەراورد بە خۆمان لەو قۆناغەیە هیچ کامە لە ئێمە نەمانتوانێت بە ئەندازەی ئەوان زمانێکی تازە فێر ببین بۆچی چونکە ئێستا سەردەمی تەکنۆلۆژیا بەرەو پێش چووە زمانی بیانی خواستێکی زیاتری لەسرە یەکێک لەو خەلە لە زۆر گەورانی کە لە پرسی پەروەردە هەمانە لە یاساکانی قانونی عراقیە بە هیچ شێوەیەک خوێندن بە پارە نیە خوێندن بە خۆڕاییە لە سیستمی عراقیە دەی ئێستا ئەبینی لە ناو وەزارەتی پەروەردە چەندین قوتابخانەی ئەهلیمان هەیە پارالێل هەیە لە خوێندنی باڵا پارالێل هەیە هەموو دوو خوێنکار لە پۆلێکا دانیشتون یەکێکیان بە نمرەی خۆی یەکێکیان بە پارالێل لەکوێ دنیا ئەمەشتی وا هەبووە یعنی تو ئەگەر ئۆفەری خوێندنت بەو جۆرەیە ئەی سیستمی وڵاتەکەت ئەو یاساییتیانە ینی ئەمە یەکێکە لە پرسە زۆر گرنگەکان ئەبێت لە سەرۆتا و لە ئەلفوبێەوە بە کەسانێکی زۆر پسپۆڕ و شارەزا لە پرسی پەروەردەیە کە هەمومان لەم پرسە زیندووەیە کە چارەنووسی هەمومانی پێوەبەندە بەڕاستی پرسی پەروەردە پرسیەکە چارەنووسی داهاتی کۆمەڵگە دیاریەکە ینی بە جۆرێکی لێ هاتووە هەموو وڵاتانی دنیا بیر لەواکەنەوە کە
زمانەکەی خۆیان ینی لە هەر وڵاتێکی دنیا ئەپرسی کاتێک دەیوێ هەلێکی خوێندنی باڵا بدا بە فێرخوازێ یەکەم مەرجی ئەوەیە کە زمانی ئەو وڵاتە فێربی ینی لە هەر وڵاتێک بی لە وڵاتە دراوسەکانیش ئەگەر بتێ بە خوێندنی باڵا بڕۆی مەرجە زمانی وڵاتەکە فێر ببی لە کاتێکە ئێمە کە خوێنگارانمان دەچێتە قۆناغی خوێندنی باڵا مەرجە زمانی ئینگلیزی فێر بێ لە بەرامبەرە ناکرێ بەحسەکانی توێژینەوەکانی بە زمانێکی کوردی پوخت بنووسێ کە چەمکی زانستی تازە بێتە مەدان یعنی ئێمە گرفتمان زۆرە لەگەڵ سیستمی پەروەردەیە لەسەر بابەتی پەروەردە پێویستمان بە هاودەنگی هاو هەڵوێستی و پێکەوەی هەیە و ئەم بابەتە پەیوەست نییە بە هیچ لایەن و حیزبێکەوە بەڵکو ئایندەمان پەیوەستە بە پرسی پەروەردەوە. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کورد ئەحمەد کۆمەڵان سپاس بۆ تۆ سپاس بۆ کە لە بەرنامەی کوردستان نووس لەگەڵ ئێمەمان زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ تەواوی بینەر بیسەرەکانتان بە هیوای هەموو مناڵەکانمان ئایندەیەکی گەشت چاوەڕێیان بکە. زۆر سپاس ئێمەش بۆ ئومێدین سپاس بۆ ئەمە سپاس بۆ ئێوەش.